جیاوازی نێوان خودخۆشویستن و هەروە خۆپەرستیەکەن. ڕەنگە زۆربەی کات تێکەڵەیەک لە نێوان ئەم دوو بابەتە ڕووبدات. ئەگەر کەسێک خودی خۆی خۆش بێت حەز بکا کە لە ژیانە گرنگیکی تایبەتی بەخۆی بدا، ڕەنگە دەوروبەرەکەی بەردەوام بەوە ناوی بنێن یاخود گلەی ئەوەی لێ بکەن کە بڵێن کەسێکی خۆپەرستە. جا ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم دوو بابەتاکەین، با بزانین ئەو کەسانەی کە خۆپەرستن چۆنین هەست و کەوتکردنیان لە ژیانە چۆنە، وەروە جیاوازیشیان چییە لەگەڵ خودخۆشویستنە. بۆ ئەوەی کە بەوردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆیەکی چڕوبڕ بکەین، میوانداری بەڕێز دکتۆر هەژار عوسمانمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکانن. دکتۆرگان سڵاو لەبێت و بایانی باش. بەخێر بێ سەرچاوان. دکتۆر با هەر سەرەتا لە جیاوازیەکەی نێوان خودخۆشویستن لەگەڵ خۆپەرستیەوە دەست پێ بکەین. بۆچی زۆربەی کەس ئەم دوو بابەتە تێکەڵەکا بەیەکەوە؟ ئایا خۆی ئەم دوو بابەتە نزیکن لە یەکەوە، یعنی تێکەڵیەک هەیە لە نێوانیانە یاخود تەواو جیاوازن لە یەکترەوە؟ خۆی لە ڕاستیە خۆخۆشویستن شتێکی باشە. ئینسان خۆی بپارێزێ لە نەخۆشی، لە دەرد و بەڵا، لە ڕوودا و لە هەر شتێکە ببێ بە مەترسی لەسەر ژیانی. ئەجنای ئێمە بۆچی یعنی هەین یعنی کە وجودمان هەیە بۆ ئەوەیە کە بژین و لە ژیانیشە ئەوە نێ پێمان کرێ خۆمان چێژ ببینین، خۆشی ببینین لە ژیان و شتێکی زۆر باشە ئینسان هەوڵی ئەوە بە و لە ڕاستیا زۆربەی ئەو خەڵکەشکەی بینی کرێکاریەکە، جوتیاریەکە، کارمەندە، دەوامی خۆیەکە لە کۆمپانیا تایبەتەکان. هەمووی بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە دەستکەوتێکی باشی هەبێ و بەو دەستکەوتە هەموو ئەو شتانەی کە پێویستە بۆ ژیان، بۆ خۆشی ژیان، بۆ خۆی و ئەگەر ژن و مناڵی هەبێ یا کە سوکاری هەبێ بۆ ئەوانە ژیانێکی خۆش دابینکە و خۆشەویستی زۆر نزیکن لە یەکەوە وانە کەوا بوو خۆشویستن شتێکی چاکە. و بۆ نمونە ئێستا یعنی ئێمە زانین هێشتا هەر سەردەمی کۆڕۆنایە، کۆڕۆنا هێشتا مەترسێکی گەورەیە لە سەرمان، بۆ ئێستاش هەر ماسک بەکارێن و ئێستا لێرە داناوە ئینسان پێویستە خۆی خۆش بوێ لەوەی کە دوورکەوێتەوە لەوەی تووشی کۆڕۆنا بێت، چونکە کۆڕۆنا مەترسیە بۆ سەر ژیان و کەوا بوو شتێکی چاکە ئینسان بچێ خۆی بکوتێ، وای لێ هەموو ساڵەیە بێ خۆمان بکوتین، نەک جارێکیش دوو جاریش. ئەمە خۆخۆشویستنە وەنیە پاک و تەمیزی، خواردنی پاک، هەوای پاک هەڵمژین، هەمووی خۆخۆشویستنە و شتێکی زۆر چاکە و ئەگەر ئینسان نەخۆش کەوت لە پێشا خۆ پاراستن لە نەخۆشی و ئەگەر نەخۆشیش کەوت هەستی کرد کە نەخۆشیەکە وا دیارە قورسە بچێ بۆ لای پزیشکی پسپۆڕی ئەو بوارە. ئەمە خۆخۆشویستنە و شتێکی چاکە و لە ڕاستیا بەداخەوە هەندێک کەس هەیە خۆشی خۆش ناوێ، ئەمەش مەترسیە، گوێ نایە بە هیچ شتێ، مەسەلا بێزارە لە ژیان، ئەو ئامانجوشتانی کە لە ژیانە ویسێتی پێ بگا پێی نەگەشتووە لەبەرەوە خۆی هینەکە، گوێ نایە بە خۆشەویستی خۆی، بە پاک و تەمیزی، بە خۆراک، بە خۆکوتان دژی کۆڕۆنا و ئەو شتانە لەبەرەوە یعنی خۆی بڵێ بەلای مهم نییە بژمرێت تووشی نەخۆشی بێوانە. ئەمەش مای خەفەتەیە باشە وانە خۆشنەویستن بەڕاستی خەڵکێکی زۆر هەیە لە مجتەمەعا گوێ بە ژیانی خۆی نایە، ئەمە ناخۆش. ئەمە دوو جۆرەکەنە، دووچیان هەشن لە کۆمەڵگایە. باڵێ زۆر باشە. ئەمە تا چەند دکتۆر ئەیگەڕێنی تۆ بۆ ئەوەی کە خێزان و ژینگە و کۆمەڵگای ئێمە پەیوەستە بەم بابەتەوە. ئەو کەسانەی کە خۆی خۆشەوێت، تۆ خۆت خۆشەوێت لەبەرەوەی خۆ دەپارێزی، بەڵام منیشە خۆشەوێت کە منیشە پارێزی، ئەمە هەردوو لایەنەکانڕێتەوە. ئەو کەسانە تا چەند پەیوەندیان بە خێزانەوە هەیە. بۆ نمونە نەگەر لە مناڵیەوە لە ڕێگەی خێزانەکەمەوە فێری ئەوە بم چۆن خۆم خۆش بوێ، ڕێزی شتەکانی خۆم بگرم، چۆن پارێزگای لە خۆم بکەم و دواتر کەسێکی باشم لە کۆمەلگا و ئەو کەسی پێچەوانەشی. ئەمە تا چەند پەیوەندیان بێ. خۆی لە ڕاستیە 7 ساڵی یەکەمی ژیانی مرۆڤ زۆر گرنگە بۆ ئەوەی ئەم مرۆڤە کە گەورە بوو بە 18 ساڵ بوو بە پیا و ژن چۆن لە خۆی تێبگا، لە ژیان تێبگا، لە خەڵکیش تێبگا. اینجا بەداخەوە لەبەر ئەوەی ئینسانی کورد بەگشتی بەڕاستی ئەتوانم بڵم لە هەموو لە هەر چوار پارچەکەی کوردستانە بەردەوام، یعنی ئەتوانم بڵم ئێمە لەم 100 ساڵەی دواییە ئینسانی کورد مەشغولی ئەوەیە کە چۆن نەمرێ، نەکوژێ، مەشغولی ئەوەیە چۆن هەرچۆن ێبێ بژی، یعنی ژیانە مادێکە ئەوەی کە پێڵێن یعنی نان و ئاوەکە دابینکە و نەکوژرێ بە بۆمباباران و بە لوغم و بە
ئەو هێرشە سەربازیانەی کە ئەکرێتە سەر ئینسانی کورد لە هەر چوار پارچەکەی کوردستانە کە باوکو دایک مەشغوڵی ئەمە بن بۆ بێت تێ بگەینەوە ئیتر بەڕاستی ئاسان نییە تۆ بێی بیری چ بکەیتەوە لەسەرەوەی کە هەموو وردەکاریەکانی پەروەردەیەکی دروستی مناڵ بکەیت ئەسڵ ئەو کاتە نییە ینی ئێستا ینی چونەکڕی ژیان وای لە ئینسان کردووە لێرە لە مجتەمەعا ئەوەتە باوکو دای هەردووشیانە بێ ئیشکەن هەردووشیان ئیشەکەن هەردووشیان کە عەسر و ئێوارە یەنەوە زۆر ماندون ئەسڵ بێزارن بێتاقەتن لەو لاشەوە مناڵەکە تەمەنی 3 ساڵە 4 5 6 یەت داواشتی لێکە پێویستی بە چەندین پێویستی مادی و ڕۆحی هەیە بەرەو ئاسان نییە کەوا بوو پەروەردە شتێکی زۆر گرنگە و پەروەردە کاتێک سەر ئەگرێ کە ژیانی مادی ئینسان خێزان مسۆگەر کرابێ و دایک و باوک کاتیان هەبێ بۆ پەروەردە ئەوەیە یعنی ئەگەر پەروەردەیەکی دروست هەبێ بێگومان ئینسان خۆشی خۆشەوێ و دەوروبەرەکەشی خۆشەوێ بەڵام ئەو پەروەردەیە نوقسانە. باش جا دکتۆر با ئێستا باسی کەسی خۆپەرست بکەین جای بکەینەوە لە ئەو کەسانەی کە خودی خۆیان خۆشەوێ ئەوان هەڵسو کەوتیان لە ڕاستیە سەیریکە یعنی بنەمایەکی فەلسەفی زۆر گرنگەیە لە ژیانە کە ئەگەڕێتەوە بۆ 2,000 ساڵ پێش ئێستا پێش یۆنانی کۆن کە ئەڵێ ناوەڕاستی ئاڵتونی عەرەبەکانی هاتوون هینێکیان لەمە وەرگرتووە خەیر الئوموری ئەوسەطوها یعنی باشترین شت ئەوەیە کە ئێمە ناوەڕاستی شتەکان بگرین توندڕەو نەبین و یعنی زۆر بەچڕی توندڕەو نەبین توندڕەوی اینجا ئینسان چۆن ئەگۆڕێ ینی خۆ لە پڕ ئینسان ناگۆڕێ ینی ئینسان لە پێشا خۆی خۆشەوێ ئەگەر ئەم خۆشویستنە توندڕەوی تیاکرا تەتەڕوفی تیاکرا لە ناوەڕاستە ئاڵتونیەکەەوە تێپەڕی وردە ئەم ئینسانە وای لێیە کە لە خۆشویستنێکی ڕاست و دروستەوە ئەبێ بە خۆپەرست اینجا کێشی خۆپەرست چییە؟ ینی کێشەی خۆپەرست لە ڕاستیە ئەوەیە بەڕێی من کە ینی ئینسانەکە ئامادەیە لە پێناوی خۆیە بەرژەوەندی و مەسلحەت و سوود و قازانجی خۆیە زیان بە دەوروبەرەکەی بگەێنێ اینجا جاری وایە دەوروبەرەکەی هەر ئەندامی خێزانەکەی خۆیەتی هیچ شعور بەوە ناکە کە بڵێ ئێمە هەمووی ئەندامی یە خێزانین هەموو برا خوشک و دایک و باوچین ژن و مێردین هەر خۆی مەبەستە و چێژە هەستەکانی خۆی مەبەستە اینجا ئەمە کەوا بوو وەکوتم لە خۆشویستینەوە ئەوێ بە خۆپەرستی و زیان بە خەڵکی ترەگەێنێ و ئامادەیە یعنی ئەوە بە تایبەتی لە وڵا لە هەموو بوارەکانە هەیە لە پیشە و ئەوانەشا هەیە مەسەن لە پێناوی ئەوەی کە خۆی ببێ بە بەڕێوەبەری ئەو ئیدارەی ئەو دایری حکوومەتەی کەتیایەتی ئەمادەیە 50 جۆر بوختان بۆ مدیرەکە بکە 50 جۆر ڕۆژانە راپۆرتی ناڕەوانە دروستکە و بگرە یعنی چۆنەڵی پیلان بژێڕە دژی ئەو بەڕێوەبەرە باش ئەمە هەموو تایبەتمەندیەکانێتی دکتۆر ئەوە مشکیلەکەی باشە ئەم کەسا توانین پێی بڵێن کەسێکەی تر کە ئەو ناوەڕاستە ئاڵتونی بەجێ هێشت و بووە کەسێکی خۆپەرست پێی بڵێنە کەسێکی نەخۆشە بەڵێ لە ڕانسییا خۆی ئێمە هینێکمان هەیە زاراوەیەکمان هەیە لە دەروونناسیە پێی ئەڵێن کەسێتیە شێواوەکان اینجا جۆرێکی کەسێتی کەسێتی شێواو چییە؟ طبعا پێرسناڵەتی دیسئۆردەری پێڵێن بە ئینگلیزی جۆرێکیان کە مەترسیدارە بۆ کۆمەڵ بۆ دەوروبەر پێی ئەڵێن سایکۆپات یعنی چی؟ سایکۆپات چییە؟ یعنی هەرچی ئیتر طبعا پلەی هەیە ئەوەش جۆری هەیە پلەی هەیە ینی لە ڕووی چۆنێتی و لە ڕووی چەندایەتیشەوە پلەی هەیە ئەوە لە ڕووی چۆنێتەکەەوە بوو بە کەسێتیەکی زیان بەخش بۆ کۆمەڵ بە ئاوای ناوبن زیان بەخش بۆ کۆمەڵ چۆنە یعنی هەرچی ئەو یاسا و ڕێسا و نەریتە کۆمەڵایەتە مەقبوڵەی کە لە ئەو کۆمەڵی کە تایە هەیە ئامادەی هەمووی پێشێل بکە ئەگەر بۆی بلویە
پێشەی لێگا هەموو یاساگان پێشەی لەگا لە پێناوی ئەوەی کە خۆی بچێتە پێشەی ئەمە لە سادەترین شێوەیە بۆ نمونە ڕۆژانە ئێمە ئەیبینین لە کاتی سیارە لێخوڕینە ینی شوێنی پەڕینەوەی مرۆڤ کە زێبرای پێڵێن خەتی زێبرا لە ڕاستیە مەفروزە ینی هەر تۆ لە دوورەوە ینی هێشتا 50 مەترمەوە نه 50 زۆرە هێشتا 20 هەنگاوماوە بگەیتە ئەو زێبرایە ئەو خەتی پەڕینەوە لە ڕاستیە هەر کەسێکە بینی لەویایە ئیتر ژن بێ مناڵ بێ پیر بێ سکپڕ بێ بەداخەوە ئێستا ئەوانەی کە باسم کرد ژن مناڵ سکپڕ پیر ئەوانش لە یابێ لە باتیوی ڕێگەبەی بپەڕێتەوە پێی پیانێ لەبەرەوە ئەیبینین یعنی بەداخەوە ئەمە چییە یعنی ئەمە بەڕاستی ئەم کەسێتیانن بۆ ئەوەی خۆی خێرا بگاتە جێ یا بۆ ئەوەی یعنی خۆی هەڵکێشێ خۆی دەرخا بڵێ سیارەکەی من مهمە ڤڕەیەکی لێڵە سێنێ ئامادەیە لە خەڵکیش بە ئەنی ئەیبینی لە کۆڵانە لە مناڵ و لە ژن و لە خەڵگە درێ یعنی ئەمە ئەو بابەتانەیە یعنی لە ڕاستیە لە کۆتاییە ئەگەر خۆیان وریای خۆیان نەبن و ئەگەر یاسا نەبێ و ئەگەر یاساکان پیادە نەکرێ تێگەی ئەوەی کابینین بە سڵحی عەشایری و بە ئاستە و بۆ شتانە ئەمانە لە کۆتاییا بن بە تاوانبار چییە؟ ینی بەجددی ئێستا تۆ یەکێک پێی پیانێ یەکی ئەکا بەژێرەوە بەڕاستی ئەو وشانە مقدر بوو ئەجەلی هاتبوو ئەوانە لە ڕاستیە زیان زۆر بە کۆمەڵە گەێنێ یعنی لای من ئەوانە پیا کوشن ئینسانی کوشتووە تەواو ئینسان کوشتن چییە؟ تۆ بێ بزانی کە پێێنەی بە بەنزینا کە مڕاعاتی ئەوانە ناکەی خەڵگە کوژی بکوژی تەواو دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان بە شێوازێکی زۆر جوان جیاوازیەکەت بۆ ڕوون کردینەوە بە شێوازێک کە ئەوانەی کە خودی خۆیان خۆشەوێ کارێکی باشەکەن بێگومان بەڵام خۆپەرستیەکە ئیتر ئەبێتە نەخۆش لێرە یەک شت هەیە ئەگەر ڕێگەم بن یعنی کە پەیوەندی بەم بابەتەوە هەیە جۆرێکی تر لە کەسێتیمانەیە ئێمە پێڵێن بە ئینگلیزی پێڵێن ئالتروئیستیک پێچەوانەی ئیگۆئیستیکە ئیگۆئیستیک خۆپەرستە ئیگۆئیستیک خۆپەرستەکانە خۆشویستەکان بە ئینگلیزی پێڵێن ئیندیڤیدوالیست یعنی خۆپەرست نیە خۆی خۆشە و ژیانی خۆی ئەوێ اینجا ئەوانەی کە ئەو نوعی کەوتم کە پێڵێن ئالتروئیست چییە یعنی ڕێک بە پێچەوانەی خۆپەرستە ئەتوانین بڵێن خەڵک خۆشویست خەڵک پەرست ئەمانە خزمەتی خەڵگەکەن ئەوانە خزمەتی دەرەوەی خۆیانە ئیتر لە هەموو بوارەکانە بۆی هەیە ئەمەش وەکو وتم لە دەرەوەی ئەو یاسایی کە وتم ئاڵتونی ناوەڕاست ئەمەش بۆی هەیە زیان بە کە سوکاری خۆی بگەێنێ و بە خۆشی بگەێنێ ینی ئەوەنە خەڵک پەرستە کە خۆی وێڵ ئەکا خۆی ئیهمالەکە شنوناڵی خۆی ئیهمالەکە لە پێناوی خەڵکە بێگومان ئەمەش باش نییە ئەولاتری پێچەوانەکەی ئێگۆئیست بەردەوام باڵانسێکە بێت لە هەڵسوکەوتەکانە بێگومان زۆر باشە و ناوەڕاستە هەڵتونیە بپارێزین تاوەکو کەسێکی تەندروست بی لە ناو کۆمەڵگە دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان